من ئێستا دەچوون بۆ 6 لە شاری سلێمانی ڕێکخراوی کۆچار بۆ گەشەپێدانی مرۆیی هەستاوە بە ئەنجامدانی چالاکیەکە خانمانی نەخوێندەوار فێری خوێنەواریەکات. ئەمڕۆ ئەو خانمانەی کە فێری خوێنەواری بوون بڕوانامەیان پێدێت. لێرە سەرپەرشتیاری ڕێکخراوەکەم لایە کە مامۆستا سازانە. مامۆستا سازان سڵاو لێبێ. سڵاو لێبێ بەخێربەی گیانەکەم بەخێربەی سەرچاو هاتیە خوا بەخێربەی. مامۆستا سازان ئەم پرۆژەیە چۆن بوو تۆزێ بەمان باسکا لەکەیەکەوە هەیە؟ ئێمە وەکو ڕێکخراوی کۆچار بۆ گەشەپێدانی مرۆیی پرۆژێکمان هەیە بە ناوی نەهێشتنی نەخوێندەواری یاخود خولی خوێندەواری بۆی کە ئەرێنی بێت بۆ ئەو خانمانە کە لە خوێندندا بڕاون. ئەم پرۆژەیە لە 2020ەوە هەیە، ئەوە نزیکی 6 ساڵە دەرچووی پۆلی 6مان هەیە، یان لە قۆناغی 1 هەتا 6مان هەیە. ئەلحەمدولیلا خانمان زۆر بە دڵخۆشیەوە بەشداری ئەکەن، تەنانەت ئێستا داوامان لێکەن کە لە ناو شاری سلێمانیە لە بەشی ترە فەرعیان بۆ بکەینەوە بۆی بتوانن بەشدار بن. مامۆستا سازان تەعاملکردن لەگەڵ کەسێکی گەورەیە کە فێری خوێنەواری بکەیت چۆنە؟ من وەکو خۆم قسە بکەم زۆر تایبەتە، چکە ئەحساسێکی خۆشمایەتێ. ئەمیش جوهدێکی تایبەتی هەیە بۆ فێربوون. کاتێک کەسێک جوهدێکی هەیە تۆ کە وەکو مامۆستایەک شتێک فێری کەسێکەکی و ئەو کەسە ئاواتە خوازە لێت وەرگێت، طبعاً تۆ سەرکەوتوی ئەویش سەرکەوتووە. یعنی کەواتە تا چەندە تا مەزروی فێربوونن؟ یعنی بە چێژەوە یەن بۆ فێربوون، بە چێژەوە هەوڵی بۆ ئەیەن شتێکە کە ها لە کاتی خۆیان بەدەستە نهێناوە ئێستا دەستە پێی ئەگا ئەحساسێکی خۆشترت ئااتێ. لێرەیەکی لە تەلەبەکانی لێە ئەم تەلەبێت پێمان بناسێنە لە پۆلیچەنەیە چی ئەمە خاتوڕاتەیە. سلام علی مامۆستاگیان بەخێرانی کەناڵەکەتانەکەم یاخوا بەخێرن سەرسەری سەر چاومان ئازیەتتان کێشا و دەستخۆشی ڕێکخراوی کۆچاری شەکەم ئەم هەلێ بۆ ڕەخساندین بە تایبەتی مامۆستا ڕووناک زۆر ئازیەتی کێشا و یەکەم جارکە من مامۆستا ڕووناکم بینیتی وەرە بۆ مەکتەبەکەمان تو مامۆستاگیان ناتوانم من هیچ فێر نابم تازە بەم تەمەنەوە زۆر هانیدا مامۆستا ڕووناک وتی ئیشەڵا فێرە بیت وەرە و من لە ساڵی هەشتاکان و مامۆستا ڕووناکە ناسم بەکەڕ خوشکێکی خۆم یارمەتی داوم زۆر دەستخۆشی لێکم. ئێستا تۆ لە پۆلیچەنی؟ من ئێستا دەچوون بۆ 6 ئەمە زیرەکەکانە باڵدڵنیاییەوە زیرەک بەخۆینەوە خراپە مادام بەو تەمەنەوە هاتووە کەواتە باوەڕی بەخۆی زۆر زیرەک ڕادەخان تا چەندە حەزە هەیە بە خوێندن؟ وەڵام مامۆستاگیان زۆر حەزم لێتی بە تایبەتی لە ماڵ خۆمانە پێشەوەی کە بێن بۆم مەکتەبە قاقەزێک لە ماڵەوە ئەکە و قەڵەمێک ئەکە ئەمەە خۆشەویست بوو لەلام قەت فەرقم نایە هەڵمەگەر و قاقەزە سپێ هەموو کەی ڕۆژێ بێت شتێ لەسەر قاقەزە بنووسم. سپاس بۆ خۆ ئێستا ئێواران دانیسم یعنی کتێبێکم داناوە ئەوەنە ژیانی ڕۆژانەی خۆم چی بە ڕۆژە بکەم بەشەوە لەسەر کتێبە نووس. دەرەچم بۆ پۆلیسێ. فێری چی بووی چۆن بوو دەستی کرد بە خوێندن؟ وەڵا کوڕە گەورەکەم هاندەرە بۆ حەزی کرد. خوێندنی تاوا کردووە؟ باڵێ نوبکی کۆمپیوتەر. باڵێ چۆن هانیایی چۆن حەزی کرد؟ وەڵا خۆی لە دەری وڵاتە وتی دایکە گیان حەزەکەم بڕۆی بۆ خولی خوێندن. باشە کاتی خۆی تۆ بۆچی نەخوێن چی هۆکار بوو ڕێگر بوو لە بەرەوەی کە تۆ نەخوێن؟ کاتی خۆی کە من نەمخوێن باوکم پێشمەرگە بوو ئەتر لەبەرەوە نەچوومە مەکتەب دارەوەڵا ئێستا تو هەرشت خوێنیتەوە؟ کارەوەڵا باشم. چی ئەخوێنن؟ ئێستا دەرسەکان چی؟ دەرسەکان کوردی و بیرکاری و ئاین. باشە ئێستا ئەم حرفانەم پێ بزانم ئەزانین ئەو حرفانە بزانین. ئەوە چییە؟ ئەوە ڕێ ئەوە ئەوە ئەتوانی نای خۆ بنووسی؟ باڵێ. ئەی کەژاڵ خان بە تەمای تا چەنە بڕۆی؟ وەڵایە تا فێرە بم. باڵێ.